بەخێربێ سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە کۆمەڵی بڕگە و بابەتین و بینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو تەوەرانی کە بۆمان ئامادە کردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن و دەستپێکی ڕۆژێکی نوێ بێت دەستپێکی ڕۆژێکی خۆش بێت بۆ هەموو لایەکتان. ئازیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر سێ بابەت گفتوگۆ دەکەین. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە کار و چالاکیەکانی لیژنەی تیپە میلییەکان یا تیپە میلییە وەرزشیەکان دەکەین لە شاری سلێمانی و لەگەڵ دەستپێکردن یاخودکردنەوەی خولی مام لە چەند شار و شارۆچکەیەک لە هەرێمی کوردستان و لە سلێمانی و دەوروبەریدا کە خولی مام کرایەوە بۆ کۆمەڵێک لە تیپە میلییەکان کە بەشدار بوون تایدا بزانین ئەم خولا لە کێوە دەستی پێکردووەکەی کۆتایی هەدواتر بەوردی لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین و میوانمان دەبێت. یەکێکی لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین تەوەرێکی ژینگەیە. باز لە ژینگە دەکەین بە شێوەیەکی گشتی و ژینگەی کوردستان و ژینگەی عێراق بە تایبەتی بزانین ئاستی ژینگە یاخود ئاستی پاکی یاخود پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستاندا چۆن و لە چه ئاستێکدا و بە تایبەت لەم بارودۆخی ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا لەناوەیە بێگومان شارەزانی بواری ژینگە ئاماژەیان بەوە دەکرد کە ژینگە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا خۆت کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ژینگە بە شێوەیەک بووە کە بە سوود و قازانجی ژینگە داشکاوتە بەڵام ئەمەوە ناگەێنێت کە بڵێن ژینگە پیس نەبووە یاخود زیانی پێنەگەیشتۆ بێگومان زیانیشی پێگەیشت و دواتر لەسەرم بابەتە بەوردی گفتوگۆ دەکەیم زیان ڕێکخراوەکانی بواری ژینگە تا چەند کاریگەریان هەبووە لە پرسی ژینگەدا و هەماهەنگی لە نێوان ڕێکخراوەکان خۆیاندا چۆن بووە هاوکاری یاخود هەماهەنگی حکومەت لەگەڵ ڕێکخراوە ژینگەیەکاندا چۆن بووە و لە چه ئاستێکدا بووە لە پرسی ژینگەدا و لە پاراستنی ژینگەدا و دواتر لەسەرم بابەتەش بە وردی گفتوگۆ دەکەین. یەکێک لەو تەوەرانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە ڕۆژی جیهانی نەهێشتنی نەخوێندەواری دەکەین کە بێگومان باز لەوە دەکرێت یاخود هەمیشە وتراوە هەر وڵاتێک هەر کۆمەڵگەیەک هەر نەتەوە و هەرێمێک ئەگەر خوێندەوار یاخوڵێ ڕێژی خوێندەواریان زۆر بێ ئەوە ئەو وڵاتە یاخود ئەو شوێنە ئەو هەرێمە بە شوێنێکی سەرکەوتوو یاخود بە پێشکەوتوو دادەنرێت. ئێمەش لەم ڕۆژەیە ئەمانەیە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بزانین ئایا لە هەرێمی کوردستان یاخود تاکی کۆمەڵگەی کوردی تا چەند هۆشیارە لە بەرامبەر خوێندەواریدا بزانین ئایا ڕێژەی خوێندەواری لە هەرێمی کوردستاندا چۆن و لە چه ئاستێکدا و ڕێژەی نەخوێندەواری چۆنە و لە چه ئاستێکدایە و زۆرترین ڕێژەی نەخوێندەواری لە چه قۆناغێکی تەمەندایە و لە نێوان ڕەگەزەکاندا لە ڕەگەزی نێردا ڕێژەی نەخوێندەواری زیاترە یاخود لە ناو ڕەگەزی مێدا و هەوڵەکان لە ڕابردوودا و هەتا ئێستا هەوڵەکان بۆ کەمکردنەوەی نەخوێندەواری یاخود بۆ کەمکردنەوەی ڕێژەی نەخوێندەواری چی بووە و پێویستە پلان و بەرنامە لە داهاتوودا چی بێ بۆ ئەوەی کە ڕێژەی نەخوێندەواری لە هەرێمی کوردستاندا و ئەو ڕێژەی کە تا ئێستا بوونی هەیە ڕێژەکە کەم بکرێتەوە. بۆی کە لەسەرم بابەتە گفتوگۆ بکەین بە وردی ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری مامۆستا ئەمین سەپانمان کردووە کە بە ڕێزیان دانەری پرۆگرامەکانی نەهێشتنی نەخوێندەواری و مامۆستا ئەنوەر كەریم کە بە ڕێزیان بەڕێوەبەری بەڕێوەبەرەتی فێرکردنی نائاسایین مامۆستا ئەنوەر مامۆستا ئەمین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. زۆر سپاس مامۆستا ئەمین بەخێر بێ. سپاس دەکەم مامۆستا ئەنوەر لە بەڕێستەوە دەست پێ بکەن پێم خۆشە وەکو ناساندنێک یاخو پێناسەیەک بۆ نەخوێندەواری بزانین ئایا نەخوێندەواری چی ئەگرێتەوانێ ئایا کەسێک کە نەزانێت بنووسێت و بخوێنێتەوانێت ئەوە پێدەوترێت نەخوێندەواری یاخود بۆ چوونەکە گۆڕاوە شتی تریش لە خۆ دەگرێت. دیارە سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ بەڕێزیشتە سپاس سەری بەرزم دانەوێنم بۆ ڕۆحی پاکی بەڕێز مامۆستا عەمەر کام شەوە ڕابردوو وەفاتی کرد داواکارم لە خوای گەورە کە ئیشەڵا بە باشتی بەرینی شاد کات. بەڕاستی مامۆستا عەمەر بۆیە حەزم کرد ئاماژەی پێ بم لەم بەرنامەیە پیاوێک بوو لە بواری پەروەردەیە توانی زۆر خزمەت بکە و دەورێکی باڵای هەبوو لە بواری پەروەردەیە بەڕاستی جێگای ئەوەیە کە هەموو کاتێ بە شانازی و باسی ئەو پیاوە بکەین خوا لێی خۆش بێ ئیشەڵڵا. دیارە وەکو خوێندەوار کە باز لە خوێندەوار و نەخوێندەوار ئەکەیت لای ئێمە بەو معنایی کە خوێندەوار تۆ بتوانی بنووسی و بخوێنیتەوە پێڵێن خوێندەوارکە هیچ توانە نەبێ بنووسییان بخوێنیتەوە نەخوێندەواری پێڵێن. بەڵام لەسەر ئەوەی کە کەسێک
بەشێڵەن خوێندەوار و بەشێڵە نەخوێندەوە کە تۆ خوێندنێک نەتوانی ئیسفادەی لێ بکەی بەڕاستی لە ڕووی زانستیەوە لە ڕووی پەروەردەکردنی خۆتەوە لە ڕووی با بڵێن شتی ویژدانیەوە ئەوەکو وایە نەخوێنەواربی جاری وایە خۆ خەڵکمانێ نەخوێنەوارە بەڵام زۆر لە ئیش و کارە ینی لە کار و چالاکی خۆیان بۆ خزمەتکردن بۆ لە ڕووی پەروەردەیەوە زۆر لە خوێنەوارەکە باشترە بۆیە خوێندەوار زیاتر ئەوەیە کە مرۆڤەکان پێویستیان پێێتی ببێتە دەلیلێک بۆ مرۆڤەکان کە بتوانن بەڕاستی بەرەو هەم لە ڕووی ژیانی خۆیانەوە ئیسفادەی لێ بکەن هەم کەسێکی باش بن بۆ کۆمەلگاکەیان وێکمان دەستەکانە خۆش بێت مامۆستا ئەمین بۆ پێی کە بەڕێزت ئەزمونێکی زۆرت هەیە لە بواری ئەلفوبێ کوردی و لە بواری پەروەردەیە بەڕێستان تاکی کۆمەلگای کوردی چۆن ئەبینن لە ڕووی وەشیاری پەروەردەیەوە لە ڕووی وەشیاری خوێندەواریەوە چۆن ئەبینی تاکی کوردی بەڵێ پێشەوە ئەبێ منیش وەکو مامۆسای بەڕێز مافی خۆمە لێرەوە هاوخەمی کەسوکار و هەموو گرۆی مامۆسایانی ئازیزەکەم کە مامۆسایەکی پەروەردەکار و شارەزا و دانا وەکو کاکە ئەمەرشێرە مەڕیمان دوێنێ لە دەستدا لێرەوە داوا لە خواکەین خوا لە گوناهەکانی خۆش بێ وە سەبۆری کەسوکار و ئێمەی مامۆسایانیش بدات. ساڵەکانی 1970 بوو ئەو وەختە بیرۆکەی نەهێشتنی نەخوێنەواری سەری هەڵدا. ئێمە لێرە کە کەسێکمان ڕقمان لێی بێ لە هەموو بوارەکانە ئێمە ڕقمان لێی نییە. حکوومەت ئەو سەردەما بەڕاستی دەورێکی کارایی هەبوو لە بواری خزمەتکردنی پەروەردە و فێرکردنە کاتێ کە ئەم یاسا و دەستورە کە هاتە ئاراوە هەر لە بەسرەوە هەتاک و ئەگاتە هەڵەبجا هەر لە زاخەوە هەتا ئەگاتە خانەقی هەمووی گرتەوە. بەڵام ئەو وەختە ئێمە کێشەیەکمان هەبوو ئەم کێشەیە لە ناو بابەتەکانی پەروەردە و فێرکردن و لە هزر و بیری گەورە تۆزێ نکولی تیا بوو. بۆ نکولەکە ئەوە چیتی بۆ ئایانویست لە ڕێگای ئەو بەرنامەیە کە داناوە بۆ مەحوی ئومی بۆ نەهێشتنی نەخوێنەواری بۆ فێرکردنی گەورە بۆ ئەو کەزانێ نەیانتوانێەوە چونکە زروفی تایبەتی کوردستان زروفێک بوو کە خەڵکەکە ئەوەنە چەساوە بوو نیان ئەتوانی خوێندن تەواو بکەن لەبەر ئەوە ئەمە کە هاتەکایەوە زۆر بە پەرۆشەوە تامەزروی ئەوە بوون کە گەورەکان بێنە مەڵبەندەکانی نەهێشتنی نەخوێندەواری بخوێنن. بەڵام سیر ئەەکەین کتێبەکە ئەوە بوو ئامانجەکانی حزبی بەعسی عەرەبی ئیشتراکی وەحدە حوڕیە ئیشتراکیە ئەمە تەرجومە کرابوو دارا کرێکارێکی شارەزایە سیرمانەکرد لە بابەتی یەکەمە 15 تا 17 پیت بە گوێی فێرخوازە ئەم وشەی فێرخوازە چەند جوانە یعنی خەڵکەکە تامەزرۆی فێربوونی زمانی دایکن وەک ئێستەش نەبوو من گریم لە ئێستا هەیە و شانازی بەو وەختەیشەوە ئەەکەم کەوا ئەو کتێبم دانا بۆ ئەوان وردە وردە سیرم کرد. مامۆستا بیرۆکەکە بەس بۆ خۆت ئەگەڕێتەوانێ یاخود چەند کەسێ بوون بەیەکەوە بیرۆکەکە بۆ کێ گەڕێتەوە؟ وەڵایی ناتوانم بە تاکە بەڵام هەر منم چونکە من هەموو کەسێکی پەروەردەکار و بەتوانا و شارەزا لە بواری پەروەردە و فێرکردنە دووربیە نزیک بن بە مامۆستای خۆمی ئەزانم. بەڵام چونکە من لە ناو واقعکا بووم سیرم ئەکرد ئەم فێرخوازانە بەم بابەتە فێر نابن بەڵکو ڕقیشان لێتی ئینسان دوژمنی شتێکە کەلی تێنەگا
ئەمان نەوەحدە و نەحوڕیە و نەئیشتراکیە و نە هیچیان نەئەزانی لەبەر ئەوە ئەبێ ئێمە چۆن گۆشیان بکەین چۆن ئەم پیاوە بە ڕێزانەی کە دابڕاون لە خوێندن ئەم پیاوە گەورانەی لە عومرەکانی 15 بۆ 45 هاتنە قوتابخانە سیرم کرد لەم هینا زۆر بە زەحمەت فێر ئەبن لەبەرەوە بیرم کردەوە هەموو هەفتەیەک دوو بابەتم دائەنا هەموو هەفتەیە دوو بابەتم دائەنا زۆر جار سێ بابەتشم دائەنا لەسەر ڕێچکەی ئەلڤیەکەی باڵداری ڕەحمەتی بەڵام لە ئاستێکی بەرزترا چونکە تۆ نابێ بڵێ دۆی دادەڕژا بە گەورەیەک بەڵام ئەتوانی بڵێن دارۆ زارۆ ئەتوانین بڵێن ئەمە بڵین چونکە ئەوان زۆر بە شەوقەوە ئاتن و حکوومەتیش فەڕاشەکان و فەرمانبەرانەی کەوا خوێنەوارەکەیان نەگەشتوە ئاسێک کە سوودی لێوەرگرن لەگەڵ خزمەتگوزارەکانی دائیرەکانە هەمووی بە ئیجباری ئەبوایە بڕۆشتایە بۆ مەڵبەندەکانی نێشت. مامۆستا ئەمین ئەگەڕێمەوە لای بەڕێست دواتر ئاماژەیەک بۆ کتێبانەی بەردەستت بکەی ئەچمە لای مامۆستا ئەنوەر. مامۆستا ئەنوەر ئەم بەڕێوەبەرەتی بەڕێستە بەڕێوەبەرەتی فێرکردنی نائاسایی ئەم بەڕێوەبەرەتیە مێژووکی بۆ کێ گەڕێتەوە ساڵی چەندا مەزراوە یاخود کار و چالاکیەکانی ئەم بەڕێوەبەرەتیە چی بووە؟ ئەم بەڕێوەبەرەتی لە 1 نۆی 2002 دامەزراوە دیارە هەڵمەتێکی سەرژمێری کراوە بۆ ئەوانەی کە نەخوێنەوارن لەسەر لە ئیداری سلێمانی ئەو کاتەکە بووە لەسەر 23 خەڵی نەخوێنەوار بوو لە 2002 لە 2002 بەڵێ ئیتر دیارە بە باشیان زانانی لیژنەیەکی باڵایان دروست کردووە بە ناوی لیژنەی باڵای نەهێشتنی نەخوێنەواریەوە دەستیان پێ کردووە دوانیوانە وردە و کاتە چەند بەڕێوەبەرایەتێکی گشتی هەبووە بەڕێوەبەرایەتی گەرمیان هەبووە ڕانیا هەبووە هەڵەبجە هەبووە سلێمانی هەبووە لە ئیدارەی سلێمانیە با بڵێن کە من باسی یەکەم ئەم بەڕێوەبەرەتیانە سەر بە سلێمانی بووە جیاواز بوون هەرێکە بەڕێوەبەرەتی گشتی خۆی هەبووە ئەو کاتە 4 بەڕێوەبەرەتی گشتی هەبووە دیارەم بەڕێوەبەرەتیانە هەستاون هۆبەیان دروست کردو بۆ نێشتنی نەخوێندەواری وردەکە زانیوانانی بوو کە ئەم هەڵمەتەوە ئەم پرۆسەیە کە خەڵگەیەکی زۆر ڕووی تێکردووە من خۆم ئەو کاتە لە مەکتەبێ بووم ناوی کامەران موکریە لە کارەباکەی ئازادی بڵێن لەوێ ئێمە بنکەکەمان زیاتر بۆ ژنان بوو خۆم مەعاون مەدیر بووم لەوێ کە دەسی پێکرد با بڵێن ئیتر ئەم لیژنەیە هەستان چەند شعبەیەکیان دروست کرد لە بەڕێوەبەرەتی دوای کە زانیویانە گرنگە و بەڕاستی پێویستە گرنگی بەم نێشتنی نەخوێنەواریە بدرێت کردویانە بە بەڕێوەبەرەتی هەر بەڕێوەبەرەتێکی گشتی بەڕێوەبەرەتێکیان بۆ داناوە تا 2007 و ئەوانە کە ئیدارەی هەردوو لایەکی گرتۆتەوە ئیدارەکە بۆ تۆ بەیەک کردویانە تۆ بە یەک بەڕێوەبەرەتی ئەو کاتە دایرەکە ئێمە وردە لە 2008 و 2009 ئەوانە لە کۆنگرەیەکی بڵێن عەفو لە مؤتەمەرێکی پەروەردەییە ناوەکەیان گۆڕیەوە بۆ بەڕێوەبەرەتی فێرکردنی نائاسایی بۆ فێرکردنی نائاسایی هاتوون بەم شێوێ بۆچی ناوەکان بەو شێوەیە ئێم کە باز لە نێشتنی نەخوێندەواریەکەین دیارە و خەڵکانن کە فرسەتیان بۆ ڕێنەکەوتووە لە ژیانی خۆیانە بە هەج هۆکارە بووبێ لە هۆکارەکان کە این بووبێ نەیتوانیوە بخوێنێ دیارە ناویشیان ناوە فێرکردنی نەخوێنەوار دوای بووە بە خوێندنی گەوران ینی بۆ گەورەکان بەڵێ ئێستا ئێمە هۆبەمانێ سێ هۆبەمانێ فێرکردنی گەورانمان هەیە فێرکردنی خوێندی خێرامان هەیە و پەروەردەی تایبەتیشمان هەیە ئێستا بۆیە کردوانە بە بەڕێوەبەرەتی خوێنە ئەم سێ هۆبەیە لە خۆیەگرێت دیارە هەر یەکیان لەوانە با بڵێن ئەو کەسانەی کە ئایانەوێتیە یان فرسەتیان بۆ ڕێکەوتووە بخوێننتیایە جیاوازن تۆ مامۆستا ئەنوەر دواتر کە گەڕامەوە لای بەڕێزت پێمان بڵێ هەر یەک لەو هۆبانە کی ئەگرێتەوە کی ئەتوانێت بخوێنێت لە چ تەمەنێکەوە ئەتوانێت بەشدار بێت و بخوێنێت مامۆستا ئەمین ئەو کتێبانی بەردەست ئەگەر باسێکمان بۆ بکەی بزانین ساڵەکانی بۆ کێ گەڕێتەوە مێژووکی بۆ کێ گەڕێتەوە فەرموو من حەزەکەم تۆزێ بگەڕینەوە بۆ ساڵەکانی پەنجاکان
ناوەڕاستی پەنجاکان هیچ یەک لەو کتێبانە هەیە و کاتێ با مامۆسامین بە باڵی خۆی نڕوات بزانێت پێش ئەو کەسانێکی مامۆستا بووە ئەوان پێشەنگ بوون لە منە ئەم کتێبەی کە ئێستاکێ لە ئەیبینن و بینارانی عزیز ئەمە دوای ئەوەی کە باڵداری ڕەحمەتی کتێبی ئەلفوبیەکەی دانا بۆ مناڵان کتێبێکیشی دانا بۆ فێربوونی گەورە خوێندنی کوردی بۆ فێربوونی گەورە ئەمە ڕسمەکانی بەهین بوو ئەم خوێندنی گەورە بوو بە سەرچاوەیەک لە سەرچاوەکان بۆ من هەرچەند من ئیبراهیم ئەمین باڵدار دوای ئەوە تۆزێ فامم کردو لە دنیای پەروەردە و فێرکردنە تۆزێ چوومە پێشەوە هەرمی حەزمە کرد هەموو کاتێک لە خزمەتی ئیبراهیم ئەمین باڵدار بم بۆ ئەوەی ئەمزانی ئەوەی ئەو ئەیڵێ ئەوە لە خزمەتی قەلاچۆکردنی نەهێشتنی نەخوێندەواری شایە بۆیە دوای ئەم لە دوای ئەو حملەیە کە من بۆت باز ئەەکەم ئەو وەختە من کە کتێبەکەم دانا لە باتی ئەوەی بە 14 مانگ قۆناغی یەکەم پێیان ئەوە دەوەختە بنچینەی خۆناغی تەواوکردن ئەو وەختە قۆناغی تەکمیل مەرحەلەی تەکمیل ئەوە بوو من هاتم بە کتێبەکەی خۆم هەردوو قۆناغەکەم بە 11 مانگ تەواو کرد ئەو وەختە راپۆرتێکی مامۆستا حەمەعەلی کەریم ئەوەری یادی بەخێر ئەو نووسراوێکی بۆ نووسیم کەوا ئەم کتێبی مامۆستا ئەمین توانیوێتی لە ماوەی 11 مانگ هەردوو قۆناغەکە هەردوو مەرحەلەکە تەواو بکە کە کاتێک گەیشتە ئەوەی هات بۆ پەروەردەی سلێمانیە وەختە لای مزگەوتی گەورا بوو ئەبوایە ئەوە ببوایە بە جێنەزەرگەی مامۆسایان و ئاوا تێک نەوێرایە شڕۆپڕی تا بفرۆشێ ئەو وەختە مدیری نەهێشتنی نەخوێندەواری مامۆسا کەماڵ جان مۆگورجی بوو کەمالە ڕەش هەزار ڕەحمەتی لێبێ هەزار ڕەحمەتی لێبێ ئەو مدیری ئەوێ بوو کاتێکە لوژنەی تاقیقیان بۆ من گرت لە مامەزانی خەڵاتم ئەکەن هاتن لوژنەیەکی تاقیقیان بەگردم مشریفەکە هات بۆ سرم لە باتیەوە راپۆرتێک بنووسێکە ئەم مامۆسایە توانیوێتی ئەم 3 مانگ بۆ فێربوونی فێرخوازەکان بگەڕێتەوە هاتن لژنەیەکی تاقیقیان لەسەر من دروست کرد پێشەوە کاکەمال بە منی وتی ئەمین گیان نەترسی خێرا ڕۆژ کاکفواد لە سەرقاتی سەرەوە بوو ئەو وەختە ژمارەیەکیان بۆ دانام ئەو زمانی پێش ئەوەی حملەی مەحومی دەست بێکە بزانە چەند پیاوی بەتوانا و ژیر و عاقڵ و پەروەردەکارمان هەبوو ئەو زەمانە هاتن تنەیەکی بۆی کردم وتی عریزەیەکیشم بۆ بنووسە عریزەکەی بنووسم هامشێکی بە پێش حملەکە بۆیە کردم وتی کاتێکە لیژنە وتی کە لیژنەکە هات بڵێک بابەجان من پرسم بە مامۆستا کەمال کردووە عریزم ماوەتی هامشێکی وتێتی بە پێ تەجروبەی بکە بزانە تاقی بکەرەوە ئەتوانێ ئەو ئامانجەی کە تۆ ئەتەوێ و پەروەردە ئەوێ بیگەێنێ ئەوە کاتێکە لیژنەکە هات عریزەکە یایە و کاکەمال دیفاعێکی من لە من کرد و من ژینم کرد ئەو وەختە هاتن دەستیان هێنا بەسەرمەوە دەستێ خۆش بێ بەڵام ئەبێ تۆ بڕۆیت لە بەغاوە دەست پێ بکەیت کەواتە مامۆستا ئەمین هەتان پرۆگرامانە داناوە ئاستەنگی زۆر هاتۆتە سەر ڕێگەت درستە بابەتەکانی تریشمان پیشان بێت ئەو وەختە کتێبێکی کەم هەبوو ئەم بەیانیە ئەوەنە پەلەپەلتان لێکرە خۆش لەبیر چووێەوە ئەوە بە دەستنووس نووسی بووم بەڵام ئەمە دەستنووسەکەت پێنیە ئەمە ئەو دەستنووسەکە بۆ جارێکی ترێ ئەمە ئەو کتێبە بوو بە نووسرا بوو وردە وردە ئیتر منیش چوون بۆ بەغا لەوێ مدیریتی دراساتی کوردی ئەوەتە عەبدوڵڵا شاڵی و نووری عەلێمین و ئەوانە لەوێ بوون زۆر ڕێزیان لێگرتم نەمزانی ئەوانیش وەکو من دەردەدارن وتیان ئەمین گیان
سبەینێ سەرمان لێبەرەوە بۆ ئەوەی ئەو کتێبەی کە دانراوە بە عەرەبی دەقا و ئەبێ تەرجومە بکرێ بە کوردی ئەوەم بۆ بێنێ بۆ ئەوەی من گلیان لێ نەکەم وتی ئەمین گیان بەخوا ئەم کتێب ئەبێ بە عەرەبی دابنرێت دەقا و دەق وەرگێڕێتە سەر زمانی کوردی لەبەر ئەوە ئەم کتێبەی تۆ ئەگەر لە هەولێرەوە لە ئەمانەتی عامەی تربیە لێەوە دەست پێ بکەی چاکتەرە وەڵ حازە چوومە ئەوێژ لەوێژ بێ ئەنجام بوو هەتاکو ساڵی 2002 ئەو وەختە مامۆستاگیان وەڵامەکان چڕکەیتەوە کاتمان نەما بچینە لێ مامۆستا ئەنوەریش باشە مامۆستا ئەنوەر پێشی کە بچینە لای مامۆستا ئەمین باسی ئەوەت کرد کە هۆبەکان خوێندنی خێرا لەگەڵ خوێندنی گەوران سێم چی بوو؟ پەروەردەی تایبەت ئەمانە کێ ئەتوانێت بەشدار بێ یاخود لە چ تەمەنێکەوانێ ئەتوانن بەشدار بن شێوازی بەشداریکردنیان چۆنە بێت ئێمە خوێندنی فێرکردنی گەوران ئەوە لاش تەمەنێکە بێ کێشەی نییە ئێمە قۆناغمانەیە سێ قۆناغمانەیە دیارم وەختی خۆی لە 2023 5 قۆناغ بووە دوای ئێستا کردوانە بە سێ قۆناغ 1 بۆ 2 قۆناغێکی پێڵێن 3 بۆ 4 قۆناغێکە 5 بۆ 6 قۆناغێکە ئەمە لە هەشتەمەنێکا بێ بخوێنێ کێشەی نیە لە بنکەکانی ئێمەیە خوێندی خێرامان هەیەەوە جاران پیانە نەوجوانان بۆ کەسانێک کە لە 9 ساڵەوە تاکو بۆ کوڕان تا 22 ساڵ بۆ کچانیش لە 9 ساڵەوە تا 24 ساڵ ئەمان ناتوانن لە خوێندنی خێرا بەڵاویش کۆمەڵە مەرج و شەرتی خۆی هەیە کام تەلەبێ نەمابێتەوە دوو ساڵانی بڵێن لە مافی ڕۆژی نەمابێ بخوێن بەس خۆی وازیان ناوێت توای 2 ساڵ وازیێنان لە خوێن ئەنجاتوانێت بچێتە اختیاری و خوێندی خێرایە بکات پەروەردەی تایبەتیش خۆ دەزانێ و کەسان ناگرێتەوە کە بەڕاستی لە ڕووی جەستەیەوە لە ڕووی مێشکەوە لە ئەوانەوە کە وەکو پێویست ناتوان وەکو مناڵێکی ئاسایی بڕۆن لە قوتابخانە و خوێندنگاکانە بخوێنن ئەمانە ئێمە سەنتەرمانەیە 5 سەنتەرمانەیە لە سلێمانی و لە هەمان کاتیشە ئەوانەی کە با بڵێن خاو فێربوونیان هەیە قورس فێرە بن ئۆتیزمیان هەیە شەلل دەماخیان هەیە نابینان با بڵێن نابیستن کێشەی قسەکردنیان هەیە جوڵە و حەرەکەی زۆریان هەیە و تەرکیزیان کەمە زیاتر ئەو کەسان ناگرێتەوە ئەو تەشخیصکردنەش ئەوە لای دکتۆری پسپۆر و شارەزا بێ بە راپۆرت بۆ ئێمەی بێنن و لیژنەشمان ئێمە بەڕێز دکتۆر كەریم لیژنەگە لە راپەرین دانیشی ئێمە فۆرمیان بۆ پڕەگەین و مناڵانەی کە لە مەکتەبەکانەوە دیارەوە لە پۆلا مامۆستا بەڕێزەکان ئەتوانن جاری وای تەشخیصیان کە مناڵەوەکو پێویست ناتوانێت استیعابی ئەو وانانە بکە و مەنەجە بکە کە پێوترێ وەکو مناڵە ئاساییەکان ڕوبەڕووی ئەمەیەکەنەوە زۆر جارێ ئێمە دکتۆرە فرامانێ دکتۆر ڕێبوارمان هەیە بەڕێز دکتۆر دانیالمانێ ئەمان ناتوانن بە راپۆرتی بێن بێمەش بە کتابی ئاراسی مەکتەبەکەیەکەین کە ئەم قوتابیە یان ئەم خوێندکارە پێویستی بە پەروەردەی تایبەتە و ئەبێ مراعات ئەو هۆبەی پەروەردەی تایبەت تەنها لەسەر ئاستی پارێزگای سلێمانی یاخود لە شوێنەکانی تریش هەیە وڵی ئێمە لەسەر ئاسی مەرکەز ئەمانە زیات بەس لەسەر ئاستی مەرکەز دەستەکانە خۆشە من پێویست ئاماژە بێشتم بەڕاستی کۆ ئەم با بڵێن فێرکردنی نائاساییە لە بیدادۆ کە بە پرۆسەی نەهێشتنی نەخوێندەواری بۆ کۆمەڵی خەڵک لە بواری پەروەردەیە جێدەستیان هەبووە هیلاک بوون ماندوو بوون یەک دوێکیان وفاتیان کردووە خوالیان خۆش بێ من حەزەکەم مامۆستا کەمالمان هەبووە کەمە بەڕێز مامۆستا ئەو کەمال شیردەر بەڵێ ئومێد کاگە ڕەشمان هەبووە مامۆستا ئەنوەر فەقریمان هەبووەکو مشریف مامۆستا باجەتمان هەبووە بە باجە سەعید کابان بەڕێز مامۆستا بورهانمان هەبووە مامۆستا برایم کە پێش من خانە نیشکراوە من ئەوانە بەڕاستی جێگای ڕێزن لەم بوارەیە کە توانیویانە هەوڵێکی باش بن بۆ نەهێشتنی نەخوێنەواری دیارە تۆ بێیت لە بەرنمێکی ئاوا باسی نێشتنی نەخوێنەواریکە ئەم پرۆسەیە زۆر گرنگە کە ئەوتە خۆت بە ڕۆژێکی جیهانی کە باسیەکەی ڕۆژێکی جیهانی گرنگە بەڕاستی بەڵام بە تایبەتی لە هەرێمەکەی ئێمەیە کە زۆر زەرور و پێویست بووە ئەوەندە شتی ناتەبێعی و با بڵێن ژیانی خەڵک لە ناڕەحەتی و نەهامەتی و ناخۆشیەکانە بووە خەڵک قەت بیری لەوە نەکردوێتەوە بێت چۆن پەروەردەی خۆی بکات چۆن خۆی
فێری هەم دەسەڵات و با بڵێن حکومڕانێکەش هاوکاری خەڵک نەبوو بەو شێوەیە دیارە مامۆستا خۆی ئاماژەی بە شتێکا کە ئەو کاتە بە زۆر خوێندن هەبووە من خۆم بەڵێ ئەو کاتە ینی لە ئۆردوگای کەنار و بین کە ئۆردوگایەک حکوومەتی ئەو کاتە دروستی کرد و بە زۆر ئاگام لێ بوو پۆلیس و موختارەکان نەهاتن ئەگەڕان بۆ ماڵانە کە بێ بچن هەر فێنن بەڵام دیارەوە حکوومەت ئەو کاتە لە ڕوێک و ئیسفادەی هەبوو بۆ خەڵکە وردە وردە خەڵک توانی بێتە خاوەنی بڕوانامەیەک و زۆربەی زۆری خەڵک لە ڕووی موچەوە ئیسفادەی لێ کرد ینی بڵێن لە ڕووی مادیەکەەوە لە ڕووی معنەویشەوە زۆر خەڵگە ینی توانیوێتی بەڕاستی بێتە خوێنەوارەوە ئەم ئێمە خەڵکمان زۆران من حەزەکەم ئێستا تۆ باز لە گەورانەکەی کە ئەم گەورانە کە با بڵێن لە با بڵێن قۆناغی سێی تەواو کرد کە 6 تەواوکە ئێمە خوێنی ئێوارانمان هەیە خوێنمانەیە کە ئێواران بۆ گەورەکە ئەتوانن بڕۆنە ناوەندی کێسە پێڵم پۆلی 1970 لە 1970 ئەتوانێت ئەتوانێت چێدا خەڵکمانێ با بڵێن توانیوتی یاساتەوە ئەنی توانیوەتی پەیمانگە و با بڵێن زانکۆکان تەواو بکە و لە سێشەوە توانێت بڕواتە ئامادەیەکان و ئامادەی پیشەکانانی بازرگانیمانەیە پیشەسازیمانەیە هەندێک شوێنی کەمانەیە مەحەدەکان ئەتوانێت تیادی پشێ لێ بخوێنێ ینی ئێمە ئەم با بڵێن پرۆسی پەروەردە نەهێشتنی نەخوێندەواریە بەڕاستی فرسەتی زۆر چاکی بۆ خەڵک دروست کردووە و زۆر هاوکار و پشتیوانی خەڵک بۆ توانیوەتی خەڵک بەڕاستی تایە ئامانجی خۆی پێکەوتایە دڵخۆش بێت. بەڵێ دەست خۆش مامۆستانۆر مامۆستا ئەمین ئەو منهەجە یاخود ئەو پرۆگرامەی کە دادناوە کوردی خۆمانەی یاخود وەرگێڕاوە یاخود لە بابەتێکی ترەوە لە شوێنێکی ترەوانێ وەرت گرتو و توانیوتە دایڕێژیتەوە بیرۆکەکەی بۆ خۆتە گەڕێتەوە بۆ ئەوەی وردە وردە بەرەو قۆناغەکانی سەروتر بڕوین ئینتا هەتاگە ئەگاتە 2002 وەکو مامۆستا ئەوە 2002 ئەو وەختە ئەم کتێبە بوو ئەو ئاماژەی پێکرد دەورێکی زۆر سەرەکی بینی بە تایبەتی بۆ ئەو کارگوزار و چاودێرانەی کەوا موچەخۆری میری بوون لەبەر ئەوە کاریگەرێکی زۆری و باوەڕ بکە بە سەدان قوتابی دانیشگا و کۆلیژەکانیان تەواو کرد هەر لە مەحوی ئومیەوە هەر لە نەهێشتنی نەخوێندەواریەوە قۆناغەکانیان وردە وردە سەرکەوچوونە ئەو هینەوە ئێستایش من پێم باشە ئەم هینە ئەم مەڵبەندانە نوێ بکرێنەوە یعنی جارێکی تر بگەڕێنەوە بۆ ئەوەی چونکە ئێمە بارودۆخی ئێستای ئێمەیە هەر هیچێکی وای فەرق نییە لەگەڵ بارودۆخەکەی 2002 خەڵک لە جاران فرسەتی بۆ هەڵنەکەوتووە بخوێنێ ئێستاکێ بژێوی ژیان وای لێگرتەوە واز لە خوێندن بێنێ بەڵام ئەگەر ئێواران یا شەو بە دەمەتەقێ و وەکو دیواخانەکانی باپیرە و دابیرە جارێکی بڕۆنەوە حرەمی مەڵبەندەکانی نەهێشتنی نەخوێنەواری ڕنگ بێ کلێنێکی زۆر لە بواری پەروەردە و فێرکردنا پڕ بکەنەوە من ئەوەی کە بۆم باز کردی دوای ئەوە هاتن لێرە لە 2000 و سەرەتای 2002 ئەم کتێبیان دانا خوێندن بۆ هەمووان ئەم خوێندن بۆ هەمووانە کتێبێک و لە جێگای خۆیان نەبوو هەمووی حەکایەت و چیرۆک و ئەمانە بوون لەبەر ئەوە جارێکی تر هاتم ئەم کتێبم زاخا وایەوە لیژنەیەکیان بۆ کرد لە حەڤە کەس یەک دانیان نەهاتن پێویست ناکە ناوی بڵێم ئەوانی کە هەمویان واژویان لەسەر کرد لە هەموو شارەکانی کوردستاندا ئەوە بوو بە پشتیوانی دکتۆر نەرمین عوسمان لێرەوە زۆر زۆر سوپاسی یەکەم کورە دەورێکی سەرەکی هەبوو بۆ پێشوونەوەی ئەم کتێبە دوای ئەوە ئەم کتێبە کە دەرچوو وردە وردە ئێمە ویستمان جارێکی کە ڕسمەکان ئێرکەینەوە ڕەجا محەممەد عەلی هونەرمەند هات ڕسموێنەکانی گرت
تا ئەم کاتەیش من لە خزمەتی مامۆسا و فێرخوازە ئازیزەکاندام هەمان بەرنامە ئەخوێنرێت ئەوە بوو دوای ئەمە هاتن کاتمان نەماوە تازە بە خێرایی ئاماژیان پێبیت ئەم کتێبە هاتن بە بێپرسی ئەمین سەپان وەزارەتی پەروەردە ئەو وەختە بەڕێز سەڤیندزەی وەزیری پەروەردە بەبێ ئەوەی پرس بە من بکەن هاتن ناوسکی بابەتەکانیان هەموو دەرهێنا خۆیان بە ئارەزووی خۆیان بابەتەکانیان گۆڕی کە کاتێک گەیشتە هەمسێرم کرد ئەمسالی وەکو مامۆسا ئەنوەر و مامۆسا ڕەحمەتی ئەما مەساومێت هاتوتی لە دڕانیە و لە ئەمانە هاتە مامەسامیت بابە ئەو کتێبە لە خۆتۆ بە گۆڕی وتم بابە وەڵی ئێستا ئەزانم لەبەر ئەوە کردم بە هۆسە چوون بۆ لای کاکسەفین وتم بابە گیان ئەم کتێبەی منیان لە ماسەڵ کێشاوە مامۆسایان ئەماشەی بە کتێبەکانی تریشکێت کاتمان نەما لەبەر ئەوە ئەجارێکی تێر ئەو وەختە هاتن قابشیان وابزانم دی بابەگیان ئەمە بۆتیان ئەمەیان بۆکەی ئەگەڕێتەوە ئیبراهیم ئەمین باڵدارە وتم باهی ئیبراهیم ئەمین باڵداری بۆتان نییە بە بێپرسی دانەرەکەی ئێوە ئاڵ و گۆڕجە مەجبور بووم جارێکی تر چەند جارێک هێنانەوە بۆ سلێمانی وێنەکانم نادری قازی لە مەهاباد لەوێ لێرە بوو جارش کە وێنەکانم گۆڕی متروبەم کرد لەگەڵ وێنەکانی ڕەجا محەممەد علی و دەستێکم بە ناوەڕەوەکەیم گۆڕی ئەو کتێبە تا ئیساکێ لە خزمەتی فێربوونی ئەلفوبی کوردی بۆ نەهێشتنی نەخوێنەواری یاخۆ بۆ گەورە ساڵان دەستخۆش مامۆستاگیان مامۆستا ئەنوەر بگەڕێمە لای بەڕێزت بۆ چوونی بەڕێستان یاخود بە ئێوە چۆن ئەوە ئەبینن کە پلان و بەرنامەی داهاتوو یاخود لە داهاتووە چی بکرێت بەوەی کە ڕێژەی نەخوێندەواری لە هەرێمی کوردستانە کەم بکرێتەوە پلان و بەرنامەکان پێویستە چۆن بێت دیارە پلان و بەرنامە هەبووە کارنامە هەیە سێمە بنکەیەکی زۆرمان هەیە پێویستیانیەمانە بەڕاستی دام کرێ پشتیوانیان بکرێ هاوکاریان بکرێ و بە شێوەیە لە شێوەکان زیاتر گرنگی پێ بدرێ بە تایبەتی با بڵێن وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی ئەمە چونکە بەڕێوەبەرەتەکەمان سەر بە بەڕێوەبەراتی گشتیە گرنگی پێ بدرێ و دامی بکرێ بۆی بتوانین ئێمە زیاتر لە بنکەکانی خۆمانە خزمەت بە ئەو خەڵکانەکەی گە و فێرخوازانە بکەین کە بەڕاستی ئایانەوێ ئەوانی ببنە خاوەنی شادە و بڕوانامە و ببنە کەسێکی خوێندەوە لە کۆمەلگاکەمانە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مادومان کردن بە ئومێدیەوەی کە ئەو ڕێژە نەخوێنەواریەش کە تا ئێستاگە لە هەرێمی کوردستاندا مابێت ئەوەش نەمێنێ زۆر سپاس بۆ مامۆستا ئەمین سەپان کە بەڕێزیان دانەری پرۆگرامەکانی نێشتنی نەخوێندەوارین و مامۆستا ئەنوەر كەریم بەڕێوەبەرەتی فێرکردنی ناسایی سپاس بۆیەوە کە لە بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی بچوو گوێرەگرین و لە تەوەری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوام بین. There are several measures you can adopt to protect yourself and others from getting the new coronavirus. Frequently clean your hands by using an alcohol-based hand rub product like a gel, or wash your hands with soap and water. When coughing and sneezing, cover your mouth and nose with flexed elbow like this, or use a tissue. If you use a tissue, discard it immediately into a closed bin. Avoid close contact with anyone that has fever and cough. And if you have fever, cough, and difficulty breathing, seek medical care early and share information about any recent travels with your healthcare provider. If you just have mild respiratory symptoms and no specific travel history, carefully follow the precautions I just explained and make sure you stay home until recovery. If you need more information on how to protect yourself from the new coronavirus,
check the WHO website at who.int. ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن، بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ. لووتتان خاوێن بکەنەوە، بکۆکن یا بپژمن، خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت. لانیکەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆ. ناومشتتان لە یەکدی بخشێنن، پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن. لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە. پشتی پەنجەکانتان لە ناومشتتان بخشێنن. قامکە گەورەکەتان لە بیر نەچێت. نوکی پەنجەکانتان لە ناومشتی هەردوو دەستان بخشێنن. ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن. ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە. بەڵێ خۆشەویستان، لە تەوەری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین. هەروە گوتمان تەوەرێکە تایبەتە بە ژینگە، باز لە ژینگەی هەرێمی کوردستان یاخۆ ژینگەی عێراقیش دەکەین، بزانین لە چه ئاستێکدایە و ژینگەی جیهانیش بۆ پێی کە لە ئێستادا ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە کە شارەزایانی بواری ژینگە بازەوە دەکەن کە ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریەکی باشی هەبووە لەسەر ژینگە، بە تایبەت بازە ژینگاکەین کاریگەریەکی باشی هەبوو، بەڵام ئەمەش ئەوە ناگەێنێت کە بڵێن کاریگەری خراپی نەبووە یاخود زیانی نەبووە بۆ سەر ژینگە، کەواتە سوودیشی هەبوو زیانیشی هەبوو، بەڵام دەتوانین بڵێن سوودەکانی زیاتر بووە لە زیانەکانی. ئێمە باز لەوە دەکەین کە ڕێکخراوەکانی بواری ژینگە تا ئێستا و بە تایبەت لە کاتی ڤایرۆسی کۆرۆنادا تا چەند ڕۆڵیان هەبووە لە پاراستنی ژینگە و لە پاک ڕاگرتنی ژینگەدا و حکوومەت تا چەند هاوکاریان بووە، هاوکاری ڕێکخراوەکان بووە، ڕێکخراوەکانی بواری ژینگە خۆیان لە ناوخۆیانە تا چەند هەماهەنگی لە نێوانیاندا هەبووە لەسەر پرسی ژینگە و لەسەر پاراستنی ژینگە. بۆی کە لەسەر ئەم بابەتە بەوردی گفتوگۆ بکەین، ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری ئاسۆ شکاکمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ئاڤیارە بۆ هۆشیاری ژینگە. کاک ئاسۆ، سڵاو لێبێ و بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان ئامادەی. ئەگەر هەر بۆ پرسیارە گشتیە دەست پێ بکەم، زانم ژینگەی هەرێمی کوردستان لە ئێستادا چۆنە و لە چه ئاستێکدایە و تا چەند مەترسی لەسەر ژینگە لە هەرێمی کوردستانە دروست بووە؟ بەڵێ، سڵاو لە ئێوە، سڵاو لە هەموو بینەرانی کەناڵی گەلی کوردستان، سڵاو لە هەموو ژینگە پارێزان، سڵاو و ڕێز بوو هەموو ئەو ژینگە دۆستانەی کە وەکو بەرگری کارێک لە ژینگەدا خزمەت دەکەن. ئێمە وەکو ڕێکخراوی ئاڤیاری ژینگەی لەگەڵ هەموو هاوکارانمان کە لە بواری ژینگە کار دەکەین، ئاستی ژینگەوە لەبەرەوەی هیچ داتایەکی فەرمی نییە کە بسەلمێنرێ ژینگەی هەرێمی کوردستان لە چه ئاستێکە، بەڵام لە ئاستی ئاسایی بەرەو ئاستی مەترسی دەڕاتن، ئەو ئاستەی کە نەگەشتوتە لە ناوبەر لەبەرەوەی بۆ دەڵێن لە ئاستی ئاسایی بەرەو ئاستی مەترسی داردەڕوە، چونکە ڕێژەکانی ئۆتۆمبیلمان زیاد دەبی، پاڵاوگەکانمان بەرەو زیادبوون دەبێت، ئەو کارگە و پیشەسازیانەی کە زیان بە ژینگە دەگەین بەرە زیاد دەبن، هەڵمەتی سووتان و بڕینەوەی دارەکان وا زیاد دەبن، ژمارەی دانیشتوان زیاد دەبی بە هەمان شێوە، ئەوانەی هۆکارن بۆ سوودبوونی ژینگە بەرەبەرە کۆمەلگای ئێمەش هەوڵی بۆ دەدا و دەبێتە دەی وەکو بەکارهێنەرێک بەکاریان دێنی بۆ تێکدان و پیسکردنی ژینگە. بۆیە ئێمە دەڵێن ژینگەی هەرێمی کوردستان لە ئاستی ئاسایی بەرەو ئاستی مەترسی دەڕوات. بەڵێ، کاک ئاسۆ، هەمیشە پیسبوونی ژینگە یاخود سەرچاوی مرۆیە یاخود سەرچاوی سروشتیە، کەواتە کامیان سەرچاوی سروشتی یاخود سەرچاوی مرۆیی کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە هەیە ئەگەر باس لە هەرێمی کوردستان کە لە هەرێمی کوردستانە و دەتوانین بڵێن سەرچاو مرۆییەکان کاریگەری زیاترە وەک لە سەرچاو سروشتیەکان لەسەر ژینگە؟ بێگومان کاریگەریە مرۆییەکان زۆر زیاترە لە سروشتیەکان. ئەو سروشتیانەی کە ڕوش دەدەن لە هەرێمی کوردستان هۆکارێکی سەرەکی مرۆڤەکانیش دەستیان تێدایە. بۆ نمونە ئەگەر بوومە لەرزە دەست پێ بکەین، لەو شوێنانەی کە بوومە لەرزە ڕوودەدات بۆ نمونە دەربەندی خان وەرگرین یان گەرمیان وەرگرین، سلێمانی وەرگرین، سنووری هەولێر و ڕانیەوانە وەرگرین، ئەگەر تەماشا دەکەین کاتێک بۆشایی دروست دەبێت لە ناوچینەکانی زەویدا بۆیە بوومە لەرزە ڕوودەداتن کە دەرهێنانی نەفت و ئەو مەوادانەی کە لە ناو زەویدا هەیە دەبێت ئەو بۆشاییان پڕکرێنەوە، بەڵام لە هەرێمی کوردستان پڕ ناکرێنەوە.
بۆیە ئەو بۆشاییانە دروست دەبێتەوەی دروستبوونی بوومە لەرزە. ئەوانەی کە بە تایبەتی مرۆییەکان کە زیاتر مرۆڤ ڕوودەدات بۆ نمونە سووتانی ناوچە شاخاویەکان ها ئەوە لە گۆیژایتمان لە سلێمە سۆرانەیتمان لە دۆکەیتمان لە هەموو سنوورە شاخاویەکان چ بۆ تۆ بارانکردیان هەردوو وڵاتی تورکیا و ئێرە لەلایەن سووتاندنی بە ئەنقەست و بە غێر ئەنقەست کە لە ناوچە گەشتیاریەکان ڕوودەداتن. زۆربوونی پاڵاوگا، زۆربوونی ئەو موادانەی ئەو ئامێرانە کە گەرمی زیاتر دەردەدەن، ئەمانە هەمویان نەبوونی ڕێژەی سەوزایی پێویست و ستاندەری لە شار و قەزا و نەحیەکان ئەمانەوە دەکەن بە بیابوون دروست بوتن. زیاتر نەبوونی ئاوی ژێرزەوی بۆی ئەو پانتاییە خانی و دروستنی باڵەخانەیە کەوا دەکاتن ژینگە هەرێمی کوردستان بەرەو تێکچوون لە ناوچوون بچیتن. بۆیە ئەو کارە مرۆییانە زیاتر کاریگەریان هەیە لە سروشتیەکان. بەڵێ کەواتە کاگاسۆ بە پێی وتەکانی بەڕێستا بێت سەرچاوە سروشتیەکانی ژە پیسبوونی ژینگە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ سەرچاو مرۆییەکان کاریگەری لەسەر سەرچاوە سروشتیەکان هەیە؟ بێگومان بۆ ئەگەر لافاوێک ڕوودەدا ئەگەر ئێمە تەمەشا بکەین ئەگەر خانیەکی خۆمان وەرگین ئاوەڕۆیەک لەناو خانیەکەمان هەیە بەدەیان ساڵە بە سەدان ساڵ ئەو خانیە بوونی هەیە مەجرایەکەی ناگیرێتن. بەڵام تەمەشا دەکەی خانیەکەی ماڵی جۆگەکەی پێش دەرکەمان لەگەڵ خەترێک باراندا دەگیرێتن. لەبەر ئێمە ئەوەندە زبڵ و پاشماوەی تێدەکەین بلۆکە پارچەی مردووە پلاستیکەکانە لایلۆنە هەموو پاشماوانەی ڕۆژانە حەفازەی دەهێنە ناو مەزرایەکەی لە کاتێکدا کونی مەزرایەکان دەگیرێت کەواتە لافاو دروست دەبێت کارەساتێکی سروشتی ڕوودەدات کەواتە مرۆڤ دەستکاری کارەکە کردووە بۆیە ڕوودەداتن. ئەگەر نە ئاستی سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان لەو ئاستانین کارەساتی سروشتی دروستکەن. بەڵێ باشە کاگاسۆ کەوایە ئەتوانین ئەوە بزانین کە ژینگەی هەرێمی کوردستان بە بەراورد بە ژینگەی ناوەڕاست و باشووری عێراق لە چه ئاستێکدایە؟ ئایا ژینگەی هەرێمی کوردستان بە بەراورد بە ناوەڕاست و باشووری عێراق پیسترە یاخود پاکترە؟ بە دڵنیاییەوە ژینگە هەرێمی کوردستان پاکترە لە چاو شارەکانی خواری عێراقدا چونکە لەو سنوورەدا گرنگی بە ژینگە نادرێتن. ڕێژەی سەوزایی گرنگی پێ نادرێتەوە لەبەرەوە کاش پاش 2003 ڕوخاندنی ڕژێمی عێراق حکوومەتێک وانە بووە گرنگی بە داهاتووی عێراق بدا لە ڕووی ژینگەیەوە، بەڵکو ژینگەی هەرێمی کوردستان زۆر لە پێشترە لە تا ئەو ژینگەیەنەی کە لە خوار و ناوەڕاستی عێراقەیە. کەواتە ئەتوانین بڵین تاکی کورد هۆشیارە لە بەرامبەر پاراستنی ژینگەدا؟ بەڵێ لەبەرەوەی ئێمە تاکی کورد ئاستی هۆشیاریەکەی تا ڕادەیەک باشتر لە تاکێکی عێراقی چونکە ئاستی هۆشیاریەکەی ئێستا دەرفەتی بۆ ڕەخساوە لەوانەیە ئەگەر تیمەکانی هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکان ئەنجامی نەدەن لەوانەیە هەرێمی کوردستان وەکو خواری عێراقی لێبێت. بەڵێ کاگاسۆ بۆ پێی کا بەڕێستە سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری بۆ هۆشیاری ژینگە پێم خۆشە باسێک لە کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەتان بکەین بزانین ئەم ڕێکخراوە کار و چالاکیەکانیان لە ڕابردوودا هەتا ئێستا کار و چالاکیەکانتان چی بوو و بە تایبەت لە کاتی بوونی ڤایرۆسی کۆرۆنادا؟ بەڵێ ئێمە لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا کۆمەڵک گرفتی گەورە لە شارەکانی هەرێمی کوردستان دروست بوون کە کۆمەڵک ئاژاڵ و باڵندەی چێوی بێلان نەبوون و بێخواردن بوون. لەلایەکی تر زۆربەی ئەو دارستانانەی کە کەتنە بەر لاشاوی سووتان و لە ناوچوون ئێمە هەڵساین لەگەڵ کۆمەڵک ڕێکخراوی تر لە شارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کاکسەرکەوت بەرگری شارستانی هەولێر بەڕەپرسی ڕاگەیاندنی وێندەر لەگەڵ شارەوانی لەگەڵ گەشت و گوزار ئەو بابەتانەی کە تایبەت بوو بە بەرگری شارستانی ئێمە ڕاستەخۆ پەیوەندیمان بە بەرگری شارستانی دەکرد چ لە هەولێر با چ لە دهۆک با چ لە سلێمانی با لەگەڵ ڕێکخراوەکانی تر بۆ نمونە لە سلێمانی لەگە سروشتی کوردستان لە گەرمیان ڕێکخراوی ژینگە پارێزی گەرمیان لە هەڵەبجار ڕێکخراوی ژینگە یەکان لە دهۆک ڕێکخراوی ئاڤۆ ڕێکخراوی داکۆچی لە مافی ئاژەڵان لە هەولێرە چەند ڕێکخراویشتر لە سۆرانوار ئێمە هەمانجەک و بەهێزمان دروست کردو ئەوانەی تایبەت و بەرگری شارستانی ڕاستەخۆ پەیوەندیمان پێوە دەکردن
ئەوان بەهانامانەوە دەهاتن زۆر غاباتی کەس نەزانی سوتا نانی ئەو تیمەنەی دەزانی غارداتن بچیتن تاقیمی دایرەکان بکە یان بچی ئاگری بگوژێنتەوە ئەنی زۆر زۆر هاوکارمان بوون بە تایبەتی زۆر سپاسی کاک سەرکەوت و تیمەکانیان دەکەم کە لە هەولێر لەگەڵمان بوون لەگەڵ برادەرانی سۆران و دهۆک و سلێمانیش بە هەمان شێوە هەمانجێکی باشمانە بوو لە ڕووی هەر ئاگرێک هەر کارە ساتێک ڕووی دابایە جابان قەز بایان ئەو کاتانێک کاپلەی گەرما بەرز دەبەوە کاو ڕۆژانی ڕابردوش کە خۆتان ئاگدار بوو چەند ئاگرێک لە شارەکانی هەرێمی کوردستان ڕووی داوە لە بواری تاقیمکردنی دام دەستگاکانی حکوومەت بە هەمانجی هەموو لایەک لە هەموو شارەکان ئەو هەڵمەتانەمان دەست پێ کردبوو دابشکردنی دەمامەک لەگەڵ کۆمەڵک دەستگای خێرخوازی کۆمەڵک کۆمپانیا لەگەڵ شارەوانی و بە ڕێبەرایەتی ئاوی هەولێر هەمانجیمان هەبوو یان شوشتنی تانچەکانی ئەو دام دەستگانەی حکوومەتانەی کە پێویست بوون ئێمە ئەنجامی بدەین. بەڵێ کەواتە کاگاسۆ پێوتەکانی بەڕێستا بێ ئاماژەت بەوەکە کە هەماهنگێکی زۆر باش لە نێوان ڕێکخراوەکەی بەڕێستان و ڕێکخراوەکانی تری بواری ژینگەدا هەیە ئەی کەواتە هەماهنگیتان لەگەڵ حکوومەتە چۆنە لە پاکڕاگرتنی ژینگەدا لە پرسی ژینگەدا؟ بەڵێ هەمومان دەزانین ڕێکخراوەکان دەسەڵاتێکن حکوومەت دەسەڵاتێکن ئێمە ئەو کۆمەڵە ڕێکخراوەی کە بڕیارماندایە کار پێکەوە بکەین بڕیارێکماندایە ئێمە کار بۆ ژینگە بکەین بە ژینگەیانش تەعامل لەگەڵ بەرامبەرەکانمان بکەین بۆیە کە بە ژینگەیانە تەعاملمان لەگەڵ بەرامبەرەکانمان کە حکوومەت یاریێمی کوردستانە یان هاوڵاتیەکە توانیتمان زۆر سەرکەوتوانە هەم گرفتەکەی هاوڵاتی چارەسەر بکەین و هەم قەناعەت بە حکوومەت بێنین هەر کاتێک ئێمە داوامان لێکردن ئەوان بەهانای داواکاریەکانمان بێن یعنی هەر کاتێک گرفتێکی ژینگەیی ڕوو بدە لە هەر شارێک یاریێمی کوردستان ئەو ڕێکخراو ئەو دام دەستگانەی حکوومەتەی ڕاستەوخۆ بەدەنگمانەوە هاتوونە چ شارەوانیە چ ئاوا چ بەرگری شارستانیە چ پۆلیسی شارەوانیە چ پۆلیسی دارستانە چ پێشمەرگەی ژینگەیە ئەوانە بەدەستخۆشیەوە بەدەنگ داواکاریان مەکرد ئیجراعاتی قانونیان لەگەڵ لایەنی تێکدەری ژینگەی کردووە. بەڵێ باشە کاگاستۆ لە ڕێکخراوەکەی بەڕێستانە بانگاوازێکتان بڵاو کردوێتەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەم بانگاوازەتان بۆچی بڵاو کردوێتەوە یاخۆ ئەمانشتان لە بڵاوکردنەوەی بانگاوازە چی بووە؟ بەڵێ خۆمان دەزانین پەرتەوازەیەکی تەواو لەناو لایەنە ژینگەیەکان بوونی هەیە ئەگەر ئێمە سیر بکەین دەڕێکخراو لەگەڵ چەند دام و دەستگایەکی حکوومەتی یەکگرتووی هەیە هەمانجێکی بێزمانی ئەوە ناکاتە سەرکەوتنی هەموو ئەو پرسە ژینگەیانەی کە هەرێمی کوردستان ڕوودەداتن بۆ نمونە ئەگەر لە سوتانی دارستانی کۆیژە و ئیزۆزجی سۆران و بارزان و سنوورەکانی دهۆک زیاتر لە 100,000 دۆنم دارستان و زەویزاری کشتتوکاڵی لە ناوچوون هەزاران ئاژەڵ و باڵندە لە ناوچوون ئەگەر تیمەکانی بەرگری شارستانی بەو ئالەتە کەمەیتوانیتیان ئەوە کۆنتترۆل بکەن ئەگەر وەزارەتی ناوخۆ ئۆتۆمبیلی لەگەڵ ئۆتۆمبیلەکانی بەرگری شارستانی پشتە کۆڵی ئاگرکوژێنەوە و کۆپتەری ئاگرکوژێنەوە لە هەموو شارەکان ئامادە بکات یان کۆپتەرەکانی بەکارهێنابایە وەزارەتی کشتتوکاڵ بە هەمان شێوە هەوڵی دابە ئاگر بڕێکی باش دروستکە شارەوانی بە هەمان شێوە گرفتەکانی تر هەمویان پێکەوە نزیک کرێتەوە بتوانین یاسایەکی تایبەت یان کۆمەڵە خاڵی ڕێنمایی هاوبەش لە بینی لایەنە ژینگەیەکان دابدرێت ئەوە دەتوانێت چارەسەری هەموو گرفتە ژینگەیانە بکەن کە ڕوبەری ژینگە دەبێتەوە بۆ نمونە لە زۆربەی شارەکاندا تا ئێستا بە ڕێژەیەکی 100 زبڵ و پاشماوەکان ریسایکلی ناکرێن تا ئێستا 200 زبڵخانە لە هەرێمی کوردستان بوونی هەیە کە گەورەترینیان 2500 و بچووکترینیان 2 تەن زبڵی تێدایە ئەمە پێویستی بەلایەنی کشتتوکاڵی هەیە پێویستیان بە شارەوانیە پێویستی بە بڕیاری وەزارەتی ناوخۆ هەیە پێویستیان بە ئامادەبوونی دەستەی ژینگە هەیە کۆمەڵک پاڵاوگەی نایاسایی هەیە کۆمەڵک پیشەسازی هەیە کە دەبێت ئیجراعاتی لەگەڵ بکرێتن ئەمە هێزی پێویستە کە دەبێت وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە هەماهەنگ بن ڕاوکردنی ماسی و گرتنەوەی مەسەڵەن ئاوی سیروان و دانانی کارگەی ئەمانە کە ئەوانە دەبێت پێویستە سەرچاو وەزارەت کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لەگەڵ وەزارەتی ناوخۆ بێتە سەرخەت ڕاوکردنی ئاژەڵ و باڵندە
دیسان پێویستی بە پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و کشت و کاڵ و ژینگە هەموو یەک بگرێتەوە بۆیە ئێمە ئەو بانگەوازەمان کردووە و هێشتا لەسەر ئەم بانگەوازەی خۆمان بەردەوامین داوامان کردووە بە زووترین کات کۆبوونەوەی هاوبەش بگرێ ئەو کارەساتە ژینگەیی ڕوویدا لەوانەیە ئەگەر هەموو لایەنەکان یەکگرتوومان ئەگەر ئەو غاباتی کۆیژە لە سلێمانی سوتا نەک تەنیا یەک لایەن غار بداتن دەبە هەموو لایەن وەزارەتەکان غاریان دابە هاوکاری بەرگری شارستانی و تەنکەرەکانی دارستانی و شارەوانی و هاوڵاتی هانای بۆ غاری دابایە بۆ ئەو ئاگرە کۆنتترۆل بکرد نەک تەنیا من غاردەم و تۆ غاردەی بۆیە ئێمە داوامان کردو هەموو لایەنەکان لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ ببتەوە بڕیارێکی هاوبەشی ژینگەی بدرێ بۆی بتوانین زاڵ بن بەسەر ئەو کەسانەی کە خۆیان بە تێکدەر و وێرانکەری ژینگە دەزانن. بڵێ کاکاسۆکەواتە ئەوانەی کە بەڕێزت باست کرد و ئاماژەت پێدا دەتوانرێت بکرێتە پلانێک بۆ داهاتوو کە حکومت گرنگی پێبات بۆی کە لە پرسی ژینگەدا و لە پاراستنی ژینگەدا کاری لەسەر بکات وەکو دوا پرسیار بۆ بەڕێزت. بەڵێ بێگومان خات و تونورخان ئێمە بۆ داوا دەکەین هەموو لایەنەکان لەبەرەوەی ئەمانە هەمویان بابەتێکی ژینگەیان لەگەڵ کار و چالاکیەکانی یان کارە خزمەت گوزارەکانی ڕۆژانەی خۆیان بوونیان هەیە کەواتە هەر کاتێک پرۆژەیەک کەتێ ناو پرۆژەی لایەنێکی وەزاری دەبێت تۆ بەرنامە و پلان و ڕێنمایی تایبەت ئەگەر یاسای تایبەتی بەخۆت هەیە دەبێت ڕێنمایی تایبەت بە پرسە ژینگەیەکانە بێت بۆ نمونە ئەگەر وەزارەتی کشت و کاڵ کات زۆربەی ئاژەڵ و باڵندەی بێلانەمان هەیە سەگ و پشیلە و کۆمەڵک شتتیرمانێ ئەگەر پلانێک لەگەڵ وەزارەتی شارەوانی و لەگەڵ پۆلیسدانەنێ چۆن ئەو 5,000 سەی لە یەک شاری هەرێمی کوردستان چارەسەر دەکات بۆیە دەبێت پلانێکی هاوبەش بۆ تۆکمە بەهێز کە دەپێویستی بە هەموو لایەنەکانەیە بۆی کۆنتترۆل بکرێتن جارێکی تر ئەو گەشانە نێنەوە بەردەم نەک ئەمڕۆ چارەسەر بکرێ بەیانی کەسێک لە پۆستەکەی حکومی گۆڕە گرفتە کە دووبارە بتەوە. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک ئاسۆ زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆی کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئاسۆ شكاك کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ئاڤیارن بۆ هۆشیاری ژینگە. بەڵێ خۆشەویستان ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە لای پەیامنێرمان فەرحان حەماخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە. فەرحان سڵاو لێ بێ و بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی شاری هەڵەبجە چین بە ئێمە بە بینەرانی بگەینیت. چنورم کاتێ جەناب و تەواوی بینەرانی گەلی کوردستان باشدارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری هەیە لە زانیاریەکانی کۆڕۆناوە دەست پێ دەکەم بەداخەوە شەوی ڕابردوو عمەر حەمە ساڵحی یەک لە کەسایەتی دیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆی ڤایرۆسی کۆڕۆناوە کۆچی دوایی کرد کە ساڵی 1953 لە هەڵەبجە لەدایک بوو دواتر دەچووی کۆلێژی زمان و ئەدەب بوو و لە ساڵانی 2006دا سکرتێری 2002 بۆ 2006 سکرتێری یەکێتی مامۆستایان بوو دواتریش ڕاوێژکاری پەروەردەیی بووە لە سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا ڕۆڵێکی گرنگیان لە ناوچەکەدا هەبووە و یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە لە سەرجەم پرسە پەروەردەیەکاندا ڕاوێژ و پرسەکانی جێگەی گرنگ بوون. لەلایەکی دیکەوە بڕیارە ئەمڕۆ وەفدێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بگاتە هەڵەبجە و سەردانی نەخۆشخانەی وەفا بکات. لە ماوەی ڕابردوودا نەخۆشخانەی وەفا دوایەوەی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا تیمی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوەیان ڕاگەیان کە لە ئێستادا بۆی کەمی بووجەوە و کەمبوونەوەی دەرمان لە سنووری نەخۆشخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجەدا با بڵێن ناتوانن وەکو پێویست نەخۆشەکان ببینن و ڕۆژ بە ڕۆژ ژمارە نەخۆشەکان زیاد دەکات بۆی ئەمڕۆ هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن بە سەرۆکاتی دکتۆر میران دەگەێنرێتە نەخۆشخانەکەەوە لە ئێستادا لە مەڵبەندی ڕێکخستنەوەی شارە زووری یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاری کراوە بۆی کە پێشوازی لەو وەفدەی سەرکردایەتی یەکێتی بکرێەوە دواتریش لە نەخۆشخانەی وەفا لە پارێزگای هەڵەبجە پێشوازی لە وەفدەکە دەکرێت. ئەمە سەردانی وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوودا پەیامێک لەلایەن تیمی کۆڕۆناوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاراستەی سەرکردایەتی و هاوسەرۆکانی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان کرا بۆیە چاوەڕوان دەکرێت کە ئەمڕۆ یەکێتی وەکوەوەی کە لە ماوەی ڕابردوودا لە سەرجەم پارێزگاکانی دیکە و قەزاکانی دیکەدا ڕۆڵێکی کاریگەری بینیوە لە هاوکاریکردنی دام و دەستگاکاندا ئەمڕۆژ هاوکاری یەکێتی بگەێنرێتە هەڵەبجە و لێرەش ئامادەکاری بۆ دەکرێت. لەلایەکی دیکەوە تایبەت بە توشبانی ڤایرۆسی کۆڕۆنا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە بڵاوی کردەوە لە شەوی ڕابردووە تاوەکو ئێستا 8 نەخۆش نزیکی 110 بتڵ ئۆکسیژینیان بەکارهێناوە. ئەمە
ئەم هۆشداری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە لە کاتێکدایە کە هاوڵاتیان وەکو پێویست خۆیان ناپارێزن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ ناکەن. یەکێکە لەو هۆکارانەی کە وای کردووە بەردەوام ڕێژەکان بەرز دەبنەوە لە 20 بۆ 40 هەموو ئەو پشکنینانی لە هەڵەبجە دەکرێن ڕۆژانە پۆزەتیڤن و ئەمەش با بڵێن لەگەڵ ئەوەی کە ژمارەکان ڕوو لە زیادبوون حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست ناهاتوو بەدەم کەرتی تەندروستی هەڵەبجەوە نەیتوانیوە بودجەی پێویست بۆ بەڕێوەبەرایەتیەکانی تەندروستی لێرە تەرخان بکات. بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە هۆشداری دەدەن بە هاوڵاتیان کە پێویستەوە هاوڵاتیان لەم دۆخەدا خودپارێزی بکەن کە تاکە ڕێکار و تاکە دەرچەی ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسەیە کە لە ئێستادا ڕووی لە هەرێمی کوردستان و وڵاتانی گیان کردووە. بۆیە چاڕوان دەکرێت ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا زانیاری زیاتر و ورتر لەسەر هەم هاوکاریەکان و هەمیش دۆخی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە ڕابگەێنرێت. ئەمە ئەو زانیاریانن کە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە. سپاس بۆ پەیامنەرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەیان لە شاری هەڵەبجە لەگەڵمان بووی. سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بە ئومێدی لە ساخی و تەندروستێکی باش بۆ هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەڵەبجە و تەواوی کوردستانیان لە هەر شوێنێکی دنیا بن. بەڵێ خۆشەویستان لە کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆماندا لەگەڵتان بەردەوامین. ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر کار و چالاکیەکانی لیژنەی تیپە میلییە وەرزشیەکانی هەرێمی کوردستان و کردنەوەی خولی مام لە چەند شار و شارۆچکەیەکی کوردستاندا کراوەتەوە یاخود دەستی پێکردووە. بزانین لە کێوە دەستی پێکردووە تاکەیش بەردەوام دەبێت. بۆی کە لەسەرم بابەتە بەوردی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری ڕەفیق تۆفیقمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی ئەنجومەنی باڵای تیپە میلیەکانی کوردستانن. کاک ڕەفیق سڵاو لێ بۆ بەیانیت باش. سڵاو لە بەڕێزستان بەیانی ئێوە بیسەرانیش بینەرانیش باش. سپاس بۆ ئامادەبوونت. کاک ڕەفیق پێما بێت ئەگەر لە خولەکەی مامەوە دەست پێ بکەین پێما بێت لە سەرەتای مانگی هەشتەوە بڵێ لە مانگی هەشتەوە دەستی پێکردو تا ئێستاش بەردەوامە. ئەم خولە لە چەند شار و شارۆچکە تا ئێستا بەردەوام بووە یاخود ئەنجام درراوە کێ هاوکارتان بووە؟ بەڵێ سپاس بۆ ئەو دەرفەتەی بە ئێمەتان بەخشی ئامادەبوونی بەڕێزیش. دیارە لە بیداەتی مانگی هەشتەوە لە چەند شار و شارۆچکەیەکمان لە چەند لیژنەیەکی باڵامان بڵێن ئەو کار و چالاکیانەمان بەردەوامە وەک لە هەڵەبجەی بڵێن شەید بڵین ئەوە لە پارێزگای هەڵەبجە لیژنەی باڵای تیپە میلیەکانی ئێمە توانیان خولێک بۆ هەڵبژاردەکانی لیژنە باڵاکانمان بەڕێوەبەرن و لە چەند ڕۆژی پێش ئێستا یاری کۆتاییمان ئەنجامدا. دیارە ئێستا هەر لە شارۆچکەی تەکێ بەردەوامی هەیە و لە شارۆچکەی دوکانیش لە ئایندەیەکی نزیک ئینشاڵڵا ئەویش بە تەمای دەست بە خولە بکەین. دیارەش لە ژێر چاودێری بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەڕوا بە هاوکاری برای ئازیز و خۆشەویستی بڵێن گەنجان کاک شێخ لاهور هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ ئاستی خولەکان تا ئێستا چۆن بۆ یاخود تیپەکان تا چەند ئامادەن بۆ بەشداربوون لە خولەکانە؟ بەڵێ تیپەکان زۆرن ئەوانەی کە بیانێ بەشدار بن. چەند تیپە بن بەنزیکی؟ وەڵاهی ڕێژەکانیان بڵێن بە پێی شوێنەکان. ئێستا ئێمە لە پارێزگای هەڵەبجە کە خولەکانمان بۆ تایبەت کرد بە هەڵبژاردەی شارەکان هەڵبژاردەی لیژنە باڵاکانمان بڵین کە لیژنە باڵاکانمان لەسەر ئاستی کوردستانن پێکاتی هەموو لیژنە باڵاکان. بەڵام ئێستا لە شارۆچکەی تەچێ بڵین تیپەکان ئێمە یانی چۆن بڵێ زۆر داواکەن بەڵام بە پێی توانا و دەسەڵات و پێی ئەو کە بتوانین چۆن باشترین بەڕێوان بەرین خۆیان لە نزیکەی 20-25 بۆ تا 24 کەواتە ناتوانن هەموو تیپەکان بەشدار بن؟ نەخێر ئێمە تیپەکانی ئێمە نزیکی 1560 تیپە. لەسەر چه بنەمایەک تیپەکان هەڵەبژێن؟ تیپەکان ئێمە ئەو تیپانی بڵێن زیاتر هەڵیانژێرین لە شارەکان بە پێی تقریبا علاقاتی شخصی بە پێی ئەو باگراوندانەی کە تیپەکان چەند بەهێزن بە پێی ئەزمون و بەهێز ئەزمۆنی بەهێز. باشە ئەگە باسێکیش لە ڤایرۆسی کۆرۆنا بکەین بزانین ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبوو لەسەر چالاکیەکانتان یاخود چالاکیەکانتانی تا چەند دواخستووە؟ ڤایرۆسی کۆرۆنا لە بیدایەتە تەبەن چارەسەر جەمکار و چالاکی هەموو جیهانی ڕاگرت. ئیتر دوای ئەوەی کە وردەوردا بەڕووی وەرزش بەڕووی هەموو گیان کرایەوە ئێمەش لەو ناودە دەستمان بە کار و چالاکیەکانمان کردو پێم وابێ تیپی میلی وەکو ئێمە کەمترین وەستان وەستاین بەردەوامیمان هەیە و یەکێکیش لەو شتە باشانەی کە بەڕووی ئەم ڤایرۆسە بێتەوە وەرزشە.
ئێمەش لەو بەهێزکردنی بەرگری بەڵێ ئێمە بۆی بەرگری لەش بەهێز بێ بۆ یەک کاتێک ئینسان بەرگری لەشی بەهێز بێ ئەو ڤایرۆسش زۆر ناتوانێت سەیتەری بکات. هیچ پلانێکتان هەیە بۆ ئەوی کە بۆکردنەوەی خولی تیپە میلیەکان لە داهاتووە؟ ئێمە بەرنامە و پلانی باشمان هەیە بەڵام خۆتی زانی بەهۆی نەخۆشی و ناخۆشی و قەیرانەی دوایەکانە بەڵێ هەکارە چالاکیەکانمان چۆنەڵی مەحدود بۆتەوە بەپێی توانای خۆمان بەپێی توانای ئەو داهات و ئەو بەردەستانەمان کە هەمانە ئەو کار و چالاکیانمان بەڕێبین بەڵام لە هەموو شار و شارۆچکەکان بەردەوامی هەیە و نەوەستاوە جوڵی وەرزش سوپاس بۆ پەروەردگار هەر هەیە لەلای ئێمە هەیە هەرچەندە لە هەندێک شوێنی تەڕەن بێ لە سێکتەرەکانی ترمان وە چالاکیەکانیان تۆزە کەمتر بێ بەڵام ئێمە وەکو تیپی میلی چار و چالاکیانمان نەوەستاون. بەڵێ باشە لە ئێستەیە بە دیاریکراوی تا ئێستا چەند تیپی میلی فۆرمی هەیە بۆ بەشداریکردن لە خولەکانە؟ وەکو بە بەڕێستم وت 1567 تیپ ئێمە لە کەدابەشی ئەوە لە تیپە فۆرمیان هەیە؟ بەڵێ هەمویان تیپی ڕسمین و هەمووی لە شوێن و شوێنەکان سەرجەم لیژنەکان ئێمە و لیژنە واڵاکانمان بەشداری هەموو کار و چالاکیەکانمان بۆیە دابەشمان کردوە سەر 12 لیژنەی باڵا کە لە خانەقینەوە دەست پێکە تا بەشێک لە هەولێر و کەرکووک و ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی و حوزەی بڵین چەمچەماڵ و شارە زور و ئەو شوێنانە دابەشمان هەولێر و دهۆکیتیانە بەس دهۆکیتیانە هێنا بەشێکی باشیش لە هەولێریش کەواتە بیرتان لەوە نەکردێتەوە خولێکی سەر تاسەری بکەنەوەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان؟ بەڵێ بیرمان لێکردێتەوە بەڵام وەکو پێم وتی ئەو قەیران و ئەوانە تۆزێک تاسیراتی هەبووە ئەینا لەگەڵ هەندێک لە هاوڕێیانمان لە پارێزگای دۆکیش وەکو علاقاتی ئەومان هەیە و ئیشاڵا لە ئایندەشدا ئەوانیش هەر وەکو ئێمە برای ئێمە هەموو ئیشاڵا بەیەکەوە ئەو کارە ئەنجامین ئیشاڵا. ئینشاڵا حکومەت تا چەند هاوکارتانە کاک ڕەفیق لە ئەنجامدانی ئەم کارانە یاخود لە خولەکانە یا هەر چالاکیێکی تری وەرزشی بێت؟ والله مەعەلەسەف ئینسان هەندێک هەر شتێکەڵەی بۆ خۆمانە چونکە حکومەتی خۆمانە خۆشمان بنیاتمان ناوە ئەگەر هەر شتێکی لەسەر بڵین ئەوە ڕەن بێ خۆش نەبێ بەڵام ئینسان پێویستە دەستخاتە سەر برینەکان بۆی ساڕێژ بێ نەخێر حکومەت بە هیچ شێوەیەک لەم دەڤەرە و هاوکاری ئێمە نەبووە حکومەت لە پار ساڵدا لە منتیقەی بڵین شاری دوهۆک و شاری هەولێر 295 ملیۆن دیناری بۆ تیپی میلی و بۆ سنتەرەکانیان دابش کرد بەبێ ئەوەی 1000 دینار لەو پارە تەبعا بۆ دەڤەری ئێمە و بۆ ئەم هەموو تیپانە ئێمە سەر. باشە بۆ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی تان نەزانی؟ هۆکارەکەی ڕەن بێ دوولایەنە بێ ڕەن بێ ئەوان مبەڕیرێکیان بۆ ئێمە هێنایوتیان گوایە ئێمە لە ڕێگەی سنتەرەکان و دابەشمان کاتە بە دوواداچوونتان بۆ کرد؟ بەڵێ زۆر دایکەوتینەوەوانە و ئەنجامی باشیشمان بەدەستێنا لەو بە دوواداچوونە دیارە ئەو سنتەرانە ئێمە ئەو سنتەرەمان نەبوو کە ڕسمی لەگەڵ حکومەت کۆنتاکمان هەبێ ئەوانش لەو ناوە بەو بیانەوە ئەو شتیان لە ئێمە بڕی بەڵام دواتر لە ئەنجامی گفتوگۆ ئێمە توانیمان 2 سنتەر بکەینەوە یەکێ بۆ سلێمانی و دەوروبەری سنتەرێکیش بۆ پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بۆ هیوایی ئیشاڵا لە داهاتوودا ئەگەر حکومەت ئەم جارە فێڵمان لێ نەکات ئەومان لێ کردووە و ئەو 2 سنتەرەی تر چۆنەڵێ وەکو حکومەت لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئێمە بەڕسمیات لێ هەمان ئینشاءالله بۆ ئەم جارە بەڵام بەدەوەی هاوکارمان بێ نەخێر ئێمە زیاتر حیزب هاوکارمانە بۆیە ڕنگدانەوەی ئەو ئیشانەشمان زۆربەی لە ڕێگەی حیزبەوە لە ڕێگەی کەسەکانی 20 کەسەکانی حیزبەکەی خۆشماوەڵی حیزبیەکێتی ئەیناوانی تریش لەو نێوەندەدا حیزبن بەڵام کەمتر لە کار و چالاکیەکانی ئێمە هاوکارمانە بن مەگەر خولێک بۆ خۆیان بڵین تایبەت بکەن بە خۆیان لە ڕێگەی کەسایەتیەکانی خۆیان ئەینان نەخێری هاوکاریمان. باشە کاک ڕەفیق لە ساڵانی ڕابردوودا خولی یاریگای بچووک و گەورەتان کردوتەوە بۆ ئەم ساڵ بەنیازن بیکەن یاخود لە داهاتوە بەنیازن بیکەن لە تواناتانە هەیە ئەنجامی بن؟ بەپێی توانا و بەپێی ئەوەی کە لە بەردەستمانە بێ ئیشاڵڵا
تەقسیم ناکەین ئەوەش لەم ساڵ لە ناو شاری سلێمانی خولێکی گەورە بۆ 190 تیپ بۆ یاریگای بچووک بەڕێمان بردووە و لە شار و شارچەکانیش هەموو ئەو چالاکیانەمان بەردەوامی هەیە بەڵام ئێستا لە ئایندەدا وەکو ناو شاری سلێمانی بڵێن ئینشاڵڵا لە بەرنامەمان هەیە ئەگەر بتوانین و داهاتە پێیاکەین چونکە تایبەتمەندی هەیە ناو شاری سلێمانی وەکو شار و شارچەکانی کەمان نییە بووە ئەمە ئێرە تۆزێک زیاتر مەسرەفی هەیە بڵێن برا داوەڕەکانمان لێرە زیاتر تۆزێ ئەرچیان لە ئێمە قورستر کردووە هەرچەندە چیان ماجەکەم هەمویان هاوڕێم لە نەمویان خەڵکی باشنوانە بەڵام لە ناو شار و شارچکەیەکان ڕەن بێ ئێمە کەمترین کولفە لەسەر ئێمە بکەی لەبەرەوەی ڕەن بێ ئەو براداوەرانە کە لێگەر لە شارۆچکەیەکە تا لە 20,000 بۆ 25,000 کولفە لەسەر ئێمە بەڵام لێرە نزیکەی 100,000 دینار لەسەر ئێمە تەکلیفەکە بۆ هەموو یاری جیاوازەکە زۆر زۆرە بۆیە ئەوانەی زیاتر لە دەرەوەن شار و شارەکەکانمان چالاکیەکانیان زیاتر بەردەوامی هەیە نەوەستاون ینی هەمیشە من لێرەوە چاویەک هەیەکیان ماجەکەم دەستیانە گوشم مادوون وە بێ بەرامبەر کارەکان و کارەکانیشیان هەمووی خۆبەخشیە ئەوانەی بەرپرسانی تیپە میلیەکانی ئێمە کاری باشیان کردووە و کاری جوانیشیان کردو. بەڵێ باشە کاک ڕەفیق لیژنەکەی بەڕێستان یاخۆ ئەنجومەنەکەی بەڕێستان سەر بە چ دامەزراوەیەکە سەر بە لیژنەی ئۆلۆمپیە یاخود سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە سەر بە کامیانە یاخود هیچیان وەڵڵەهی با ڕازگۆ بین هەتام کاتەی بڵین کە ئێستا شەڕوا زیاتر سەر بە ڕێکخراوە دیموکراتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و لەبەرەوەی کە هەمیشە داعم و هاوکاریەکانمان لە ڕێگەی حیزبەوە بوو بەڵام لە ئێستا وەکو پێم وتێ و دوو سەنتەرەمان سەر بە حکوومەتە و لەگەڵ ئۆلۆمپیشە کۆنتاکتی باشمان هەیە و ئەوانش هاوکارمان و ڕێگەیان پێداین کار و چالاکیەکانمان بەرینەوە. لە کاتی کارکردنتانە یاخود لە کاتی ئەنجامدانی چالاکیە یاخود بە شێوەیەکی گشتی ئەگەر بڵم ئەنجومەنەکە چی گیر و گرفتی گێتە بەردەم کارەکانتان ڕێگریەک بێتە بەردەمتان چییە؟ وڵا هەمیشەوەی لەم نیشتیمانە کاری هەویانە کاری بێ کێشەش و گرفتیشیە بێەوە شتێکی ڕۆتینە هەموو ئەگەر هەر شتێک زیندوو نەبێ ئاستەنگ و مەشاکیلیشی نابێ بەڵام بە پێیەوەی زیندوێتی ئیشی ئەمە و کە ئەنجومەنی ئێمە دیارە ئێمەش بێبەشینەوەکۆ خەڵکانی کە لەم هەرێماژین موچە خۆرێک کێشەی هەیە کاسبێک لەسەر جادە کێشەیە ئێمەش دەستگایەکی گەورەی نزیکەی لەسەر و 35,000 کەس لەگەڵ ئێمە کۆنتاکتی هەڵبەتە ئەم قەیران و پێم وتێم قەیران و نەخۆشی وشتانش زیاتر تاسیرێکی زۆر گەورەی لەسەر ئێمەیە بەڵام ئێمە پلانمان وەکو خۆی پلانمان هەیە بۆ کاتەکان هەرچەنە لێرە چونکە بارودۆخ جێگیر نییە ناتوانانی پلانی درێژخایانەتە بێ بۆ کارەکە هەڵبەتە بەپێی زروف و کاتەکان زەمانەکان پلان و ئەوانەمان هەیە بۆ بەڕێوەبردننی کارەکانمان ئاستەنگیش ڕۆتینایەتە ڕێگا ئینسان شەر نییە کە ئاستەنگاتە ڕێگەی بکەوێ ئاستەنگاتە ڕێگەی زیاتر پێویستە زیاتر ماندوو بێت تا تێپەڕێنێ و ئینشاءڵڵا تام کاتێ ئێمە لێرەین ئاستەنگەکان ئەوەندە نین کە بتوانن ڕامان بگرن توانی مانەزاڵ بین بەسەریاوە ئینشاءڵڵا پلانی باشتریشمانەیە بۆ کاری باشتر ئەگەر ئینشاءڵڵا وەزعی هەرێم وەزعی ئەم نیشتیمانەمان تۆزێ سەقامگیرتر بێ تۆزێ باشتر ببێ دیارە ئیش و کاری چالاکی زۆرتر و چاکتر لە بەرنامەمان هەیە و ئینشاءڵڵا ناهێڵین گەنجەکانمان بێ ئومێد بن. بەڵێ دەستەکانە خۆش بێن کاک ڕەفیق پێشان باست لە بۆردی وەرزشی یەکێتی کرد بۆردی وەرزشی تا چەند هاوکاری ئێوە بۆ یاخود بڵێم تا چەند هەنگاوەکانی ئێوەی وا لێ کردو باشتر بەرەو کار و چالاکیەکان بڕۆن و هەنگاو بنێن دیارە بۆردی وەرزشی لە ئەم ساڵ لە کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیایی لەسەردراوە کارەکانی لە ئێستا لە سەرەتایە مەکتەبەکە تایسە بە کاملی تەسبیل نەبووە بەڵام هەر لەم نێوەندەشە ئەوەندەی کە بێکەوە کارمان هەبوو بێ ئاستەنگ نەبوون بگرە هاوکارێکی باش بوون و لە ئایندەدا ئینشاءڵڵا کە ئەوانی استقراریەتیان وەرگرت و کە بۆردەکە بە کاملی دامەزرا ئێمەش پلانمان بۆ کاری خۆمان لەگەڵیانە هەیە و ئومێد دەکەین ئەمە مادام بۆ یەکەمین جارە یەکێتی نیشتیمانی کوردستان مهتەمە بە کاری وەرزش و گەنجان و لاوان ئینشاءڵڵا لە ئایندەدا لە بەرنامەیەکی تۆکمەیە ئێمەش لەوە سودمەند دەبین
بێئومێدمان ناکەن ئینشاءڵڵا ئەگەر برای ئازیزەکانمان گوێیان لێبێ ئێمە سێکتەرێکی زیندوی ناو کۆمەلگایە ئەم ئیشەی ئێمە پێویستە زیاتر مهتەم بین پێی زیاتر هاوکار بین بۆی گەنج و لاوەکانمان هیچ نەبێ لە چەند سەعاتێک لە ناو یاریگەکانە ئاسوودە بن. بەڵێ لە ڕووی دابینکردنی پێداویستی وەرزشیەکانەوە کێ هاوکارتانە ئەم لە ڕووی جلوبەرگەوە یا تۆپەوە بە شێوەیەکی گشتی لە ڕووی پێداویستی وەرزشیەکانەوە کێ هاوکارتانە؟ هاوکاری ئێمە وەکو بە جەنابتم و هەر هەمووی زیاتر لە ڕێگەی حیزبەوەیە بەڵێ هەندێک لە کۆمپانیا و لە کەسایەتی بەڕێزەکانی ئەم دەڤەرە هاوکارمانن بەڵام زیاتر لە ڕێگەی کەسایەتی حیزبەکان و سەرکردەکانی ئەم دەڤەرەوە لە کەلوپەلی وەرزشی بە ئەومان لێبێ نەچێ وەک هەمیشە پێشمەرگەبوون و داکۆشی کاری نیشتیمانەوە خاکەن برای بەڕێزم کاک شێخ جعفەر لە فەرماندەیی توانیوێتی وەکو دەستگایەک دامەزێنێ بەرنامەی بەڕێوەبەرایەتی وەرزش هەمیشە و هەموو ساڵێک زیاتر لە هەزاران تۆپ و سێت بە ئێمە و بە تیپە میلیەکان و بەسەر جەمە و کەسانی کە پێویستیان بێت و بوارە بەش هاوکار بوو. بەڵێ لە قەزا و ناحیەکاندا ئاستی تیپە میلیەکان چۆن ئەبینیت کاک ڕەفیق بە بەراورد بە پارێزگای سلێمانی؟ کارەکانمان لە هەندێک جێگە بە تاکید بیزاد لە منتیقەکانی وەکو ڕاپەڕینوانە من زۆر گەشت بینم زۆر کاری جوان و شایستاکەن لە سەرجەم شار و شارۆچکەکانمان هەمانن ئیشەکان باشە ڕاکو پێم وتی کولفەکان چونچە کەمتر تەکلیفەکەن زیاتر چالاکیەکانیان بەردەوامن بەڵام ئێستا بەنمونە بێتەڵێم لە دەڤەری ڕاپەڕینمان نزیکەی لە ساڵێکە 8 و دەخل زیاترەکرێتم تەنها لە ڕانیە بەڵێ لە ناو شارۆچکەکانیان زیاتر هەموو خولەکانیان بۆ سەرکەوتن و دابەزینی تیپەکانیان ڕوات دواتر خولی بەتەڵەکانیان هەیە یەکەم و دووەمی تیپەکانی کە لەسەر ئاستی شارە شارۆچکەکان دوای خولی هەڵبژاردەی قەزا و ناحیەکانیانێ لە گەرمیان هەمانە لە شارە زۆر هەمانە لە شوێنەکان هەموو هەمانە بە شێوەیەکی جوان بە ڕێوارڕۆن دیارشتی ناوازەشەکەن بەڵام ئەوەی کە هەیە بە پێم خەیران وشتانە ڕەن بێ هەندێ ئەوانش دەستیان گیرابێ ئەینا پلانەکان باشن پلانەکان چاکن بۆ بەڕێوەبردنی ئیشەکان ئەگەر ئێمە بتوانین زیاتر لە ئایندەدا ئەم قەیرانە تێپەڕێنین زیاتر من بە هیوای نیشاڵە لە ئەنجومەنەکەش وەکو سەرتاسەری کوردستان بۆ هەڵبژاردەی شار و شارۆچکەکان خول بەڕێوەبەرین هەر بۆ بەتەلیە و 12 لیژنە باڵای خۆمان هەموو یەکەم و دووەمەکانیان خول بەڕێوەبەرین بۆ لاوانمان بۆ تازە پێگەشتوان بڵین خولی هەڵبژاردەکانی شار و شارۆچکەکان بەڕێوەبەرین بەڵام ئەوانە تەکلیفێکی تۆزێ زۆرن بۆ ئێستا لەم کاتەشا لەگەڵ دوو کۆمپانیای ئازیز و بەڕێز کۆنتاکتێکمان هەیە و تۆزێک وعدیشمان وەرگرتووە کە ئەو یاوکاریمان من تو ئەو خولانەمان بەڕێوەچێ ئینشاڵڵا لە ئایندەشدا ئەگەر حکوومەت بەو شێوەیە نەما و تۆزێکی ئینشاڵڵا وەزعی باش بێ دیارەوانش پێویستە هاوکارمان بن وعدیشیان پیاوین کە هاوکارمان بن ئینشاڵڵا لە ئایندەدا ژیان بۆ شێوە گوزەر ناکە خۆشترە بێ و ئێمەش گەنج و لاوەکانیشمان بێئومێد ناکەین ئینشاڵڵا ئەوەی لەبەردەستمان بێ بە زیادەوەمان بۆ خۆیان بۆیانەکەین بەڵام بێوەش بزانن ئێمەش سنووری دەسەڵاتی ئەمەش دیاری کراوە تاکوێ پێمان بێ کابرای کوردەوەتی پێمان بێ تەقسیر ناکەین دەستەکانە خۆش بێ کاک ڕەفیقیان زۆر سوپاس ماندوومان کردی بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ بەڕێست و بۆ سەرجەم یاریزانان زۆر سوپاس بۆ ڕەفیق تۆفیق کە بەڕێزیان سەرۆکی ئەنجومەنی باڵای تیپە میلیەکانی کوردستانن کە لە کۆتا بەشی پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵمان ئامادە بوو بەڵێ خۆشەویستان ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و تەواوی بڕگۆ بابەتەکانمان پێشکەشکردن هەتا سبەینێ و با کۆمەڵە بڕگۆ بابەتی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.